ئەتەوێ گواستنەوە بکەی یادا بەزاننی بەشەکەت مەرجڕێنمایەکان ێزانیت ناوەڵا نایزانیت ئەگە بتزانێت تەماشای ڤیدیۆکەی من ناکەیت لەبەرەوە تاکۆتایی ڤیدیۆ لەگەڵمان بە بۆ ئەوی زانیارەکان بە وردی وەربگریت. سڵاوتان لێبێ و هاتینەوە لەگەڵمان بن بە ڤیدیۆیەکی نوێ بۆ وەرگرتنی زانیاریەکان. بڕگەی یەکەم باسی گواستنەوە بۆ ئێوەی بەڕێزەکەین. ئێستاکانش ئەچین بەرەو خاڵی یەکەم لە بڕگەی یەکەم کە تایبەتە بە گواستنەوەی قوتابیان و خوێندکاران لە کۆلێژی کۆنمرە نزمەکان بۆ کۆلێژی کۆنمرە بەرزەکان، واتە ئەو کۆلێژانەی نمرەیان نزمە و گواستنەوەی بۆ ئەەکەی بۆ ئەو کۆلێژانەی کە نمرەکانیان بەرزترە لە ئاستی خۆت. ئەو کۆلێژ و بەشانەی ساڵی یەکەمیان فاوندیشن دەبێت ئەم بڕگەیە دەرچووی ئەم قۆناغە ناگرێتەوە، بەڵکو دەبێت قوتابی خوێندکار ساڵی ئەکادمی تەواو کردبێت. مەبەستمان لە ئەم بڕگەیە چییە؟ هەندێک کۆلێژ و بەشمان هەیە سیستمێک پەیڕەوەکەن کە ناوی سیستمی فاوندیشنە. ئەو بەڕێزانەی یا ئەو کۆلێژانەی ئەم فاوندیشنی تێدا بێت ئەم خاڵە نایگرێتەوە، واتە دەرچووی ئەم قۆناغان ناتوانێت گواستنەوە بکات، بەڵکو دەبێت ساڵی ئەکادیمیەکەی تەواو بکات. ئێستاش لە خوارەوە لە خشتەیەکە بە جوانی بۆتان ڕوونەکەینەوە ئەو کۆلێژ و بەشانی ساڵی یەکەم کە فاوندیشنیان هەیە و ئەم خاڵە نایانگرێتەوە. خشتەی یەکەم ئەو کۆلێژ و بەشانەی کە سیستمی فاوندیشن لە خۆیان نەگرن لە زانکۆی سڵاحەدین لە کۆلێژی زانستە سیاسیەکان بەشی پەیوەندی نێودەوڵەتیەکان و دیبلۆماسی تاقەشوێنە لە شاری هەولێرە کە فاوندیشن جێبەجێەکات. لە شاری سلێمانی کۆلێژی زانستە مرۆڤایەتیەکان بەشی فەلسەفە و توێژینە کەلتوریەکان بە هەمان شێوە تەنها ئەو بەشەمان هەیە لە شاری سلێمانی. لە زانکۆی گەرمیان کۆلێژی پەروەردە، کۆلێژی پەروەردەی بنەڕەت، کۆلێژی زمان و زانستە مرۆڤایەتیەکان، کۆلێژی پەروەردەی وەرزش، کۆلێژی کشتوکاڵ، بەشی سامانی ئاژەڵیمان هەیە، کۆلێژی کۆمپیوتەر و تەکنۆلۆژیای زانیاری خانەقین بە بەشەکانی ئایتی و نیتوۆرک. ئەم خاڵانە جێبەجێەکەن واتە سیستمی فاوندیشن جێبەجێەکەن بۆ قوتابیەکانیان، بۆیە دەبێ ئاگادار بین کە ئەو خاڵی باسمان کرد ئەو بەڕێزانە ناگرێتەوە. هەروەها لە تەواوکاری خشتەکەمانە زانکۆی چەرمۆ، کۆلێژی زانستە کردداری و تەندروستیەکان، بەشی کیمیای دەرمانسازی، بەشی زانستی تاقیگەیی پزیشکی و هەروە بەشی فیزیای پزیشکی، بەشی کۆمپیوتەری کردداری لەگەڵ کۆلێژی پەروەردە و زمان، بەشی زمانی ئینگلیزی، بەشی زمانی عەرەبی بۆ قسەکەرانی بیانی، بەشی زانستە گشتیەکان، هەروەها لە کۆلێژی کارژێڕی بەڕێوەبردننی سامانی سروشتی لە بەشەکانی ژمێریاری، کارژێڕی گشتی، هەروەها بەشی کارژێڕ نەوت و گاز و وزە. ئەم شوێنانەی کە باسمان کرد بۆ ئێوەی بەڕێز هەر هەمویان سیستمی فاوندیشن جێبەجێکەن و ئەبێ ساڵی ئەکادمی هەمووی تەواو بکەیت بۆ ئەوەی بتوانیت گواستنەوەیان تیا بکەیت. قوتابیان و خوێندکاران مافی گواستنەوەیان هەیە لە کۆلێژی کۆنمرە نزمەکان بۆ کۆلێژی کۆنمرە بەرزەکان ئەگەر ئەم مەرجانەی خوارەوەیان هەبێت وەک لە خشتەی ژمارە 2 داهاتووە بە پێی فۆرمی ژمارە 1. ئەلبەتە ئێمە چەند فۆرمێکمان هەیە بە پێی ژمارەکانیان ژمارە 1 و 2 هەمانە بۆ تایبەتە بە گواستنەوە بە دابەزین بەو خاڵانە. بۆیە هەر بە ڕێزێک لەو کۆلێژی کتیایە ئەخوێنێت و کۆنمرەکەی نزمە ئەوە ئەبینین ئەتوانێت بۆ کۆلێژێکی بەرزتر لە ئاستی خۆی گواستنەوە بکات بەپی ئەم مەرجانەی کە ئێستا لە داهاتوودا باسێکین. بە وردەکاری جۆ لە ڤیدۆکانمان بگرن و لایک و کۆمنتمان بۆ بکەن. لە هەر خاڵێک تێنەگەیشتن زۆر گرینگە بە کۆمنت و بە پرسیار ئاگادارمان بکەنەوە بۆ ئەوەی بە وردی ڕوونکردنەوەتان پێ بدەین. ئێستا گەیشتینە خاڵی ئەلف لەو مەرجانەی کە ئەبێ قوتابی خوێندکار هەیبێت بۆ ئەوەی لە کۆلێژی کۆنمرە نزمەکان گواستنەوە بکات بۆ کۆلێژی کۆنمرە بەرزەکان. خاڵی ئەلف دەبێت قوتابی خوێندکار ساڵی یەکەمی بێت لە قۆناغی یەکەم لە زانکۆ، واتە ساڵی کەوتن یا دواخستنی نەبێت. ئەو بەڕێزانەی ئیهمالیان کردووە تەماڵیان کردووە و کەوتونە یان ساڵێک ماونەتەوە لە قۆناغی یەکەم ئەم خاڵە نایانگرێتەوە، واتە ناتوانن ئەو کارە بکەن، بەڵکو بێت زیرەک و چوست و چالاک بن. قۆناغی یەکەم بە ساڵی یەکەم کۆتایی پێبێن و کەوتن و دواخستنی ئەو ساڵیان نەبێت بۆی بتوان بە شێوەیەکی ڕێکوپێک ئەو خاڵە جێبەجێ بکەن. خاڵی بە قوتابی خوێندکار یەکەم بێت لەسەر ئاستی پارێزگا لە خولی یەکەم و کۆنمرەی لە 180 کەمتر نەبێت، واتە ئەو بەڕێزەی ئەیەوێت گواستنەوە بکات لەم خاڵەشانە ئەتوانێت سود وەربگرێت کە بریتە لەوەی لەسەر ئاستی پارێزگاکەی یەکەم بێت و کۆنمرەشی لە 180 کەمتر نەبێت. خاڵی جیم ساڵی پێشوو بۆیان ناچێتە سەر میچی خوێندن. وڵای خۆم تا ئێستا لە میچی خوێندن تێنەگەیشت. بڕوان پێ بکەن ئەو شەی میچە ئەوەنە لێ گەڕامە تا دۆزیمەوە مو بەسەرمەوە نەما ئەها هیچی پێوە نەماوە. ئەو پێدرێت کەچەری میچی ئافرین میچی کەچەریش پێدرێت.
بەڕێزە ئەوەی پرسیارم کرد و لێ ویستم لێ تێبگەم ئەوەیە کە هەژمارکردنی ساڵەکانی خوێندن تێگەی چۆنا؟ مەبەست لەم خاڵە بریتیە لەوەی ئەو بەڕێزانەی کاتێک گواستنەوە ئەکەن لە کۆلێژە نزمەکانەوە بۆ کۆلێژە بەرزەکان ئەو کاتە ساڵی خوێندنی کۆلێژە نزمەکەیان بۆ حساب ناکرێت واتە دووبارە لە کۆلێژە نوێیەکە کە نمرەی بەرزترە لە کۆلێژی خۆی لە مەرحەلەیەکەوە دەست پێ ئەکاتەوە بۆیە ساڵی پێشووتری بۆ حساب ناکرێت ئەم خاڵە لە داهاتووە لە چەند خاڵی داهاتووە جوانتر ڕوونە بێتەوە ئیشاڵا بە وردی و بە جوانی لێ تێگەن گەیشتینە خاڵی دال فەرمانی گواستنەوەی ئەو قوتابیانە لە وەزارەتەوە دەردەچێت و ئەگەر لیژنەی چاپێکەوتنی قوتابی لە زانکۆدا لاریان هەبوو لەبەر هۆی تەندروستی ئەوە دووبارە دەنێدرێتەوە بۆ وەزارەت بۆ چارەسەرکردنی بابەتەکە ئەم گواستنەوەە ڕاستەوخۆ لەلایەن وەزارەتی خوێندنی باڵاوە ئەنجامەدرێت نەک لەلایەن زانکۆکانەوە بەڵام کاتێک لیژنەی قوتابیان لیژنەی چاپێکەوتنی قوتابیەکان لە زانکۆکاندا لاریان هەبوو لەبەر هۆی تەندروستی ئەوە دووبارە دەنێردرێتەوە بۆ وەزارەت و بۆ چارەسەرکردنی بابەتەکە وردەکاری زیاتری لەسەر باسەکەن ئەو جار بڕیاری کۆتایی لەسەر ئەدرێت ئێستا گەیشتینە خشتەی ژمارە 2 گواستنەوەی قوتابیان خوێندکاران لە کۆلێژی کۆنمرە نزمەکان بۆ کۆلێژی کۆنمرە بەرزەکان بۆ بەشە هاوتاکانیان بە پێی بڕگەی یەکەمی گواستنەوە دابەزین بەڕێزان ئەلێرەیە زۆر بە وردەکاری لەگەڵمانە بن لەم خشتەیە زۆر گرینگە بە جوانی تێبگەن هەر بە ڕێزێک لە کۆلێژی پزیشکی ڤێرتەرنەری توانی نمرەیەکی بەرز بێنە و لەسەروی هەشتاوە بێ و لەسەر ئاستی کۆلێژەکەی یەکەم بێنێت ئەوە لە کۆلێژی پزیشکی وەردەگیرێتەوە کۆلێژی زانست بەشی زیندەوەرزانی یەکەمەکەی بە هەمان شێوە ئەچێتەوە کۆلێژی پزیشکی لە گەرمیان کۆلێژی فاکەڵتی زانستە تەندروستەکان بەشی مایکرۆبایۆلۆجی بە هەمان شێوە ئەچێتەوە کۆلێژی پزیشکی کۆلێژی زانستە تەندروستەکان زانستی لابووری پزیشکی بە هەمان شێوە یەکەمەکەیان ئەچێتەوە کۆلێژی پزیشکی کۆلێژی زانستە تەندروستیەکان چارەسەری سروشتی بە هەمان شێوە ئەچێتەوە کۆلێژی پزیشکی هەروەها کۆلێژی زانستە تەندروستیەکان بەشی شیکاری نەخۆشیەکان بە هەمان شێوە ئەچێتەوە کۆلێژی پزیشکی کۆلێژی پەرستاری یەکەمەکەیان ئەچێتەوە کۆلێژی پزیشکی ماڵ ئەوەدا نووسینێکی زۆر ئیزعاجە بەڕێزان خۆتان ئیزعاج مەکەن بۆ نووسینانەوە گرنگەوەیە بەشەکان بزانن چییە هەندێک بەشمان هەیە کە لە کۆلێژی پزیشکی وەرەگیرێنەوە لەبەرەوە ناوەکانیان هەرچەنە دوور و درێژ و ئیزعاجن بەڵام ئاگادار بن ئەوانانەش زۆر نییە زۆرش بە قورسی مەیگرن گرنگ ئەوەیە 180 کەمتر نێنن بۆ ئەوەی لە کۆلێژە هاوتاکان وەربگیرێنەوە تۆزێ بە ئاسانی وەسانایی وەریگرن لێشمان بێزار بنم کە زۆر خوێنینەوە چکە بەڕاستی پێویستە جەدوڵەکە بۆ ئێوەشی بکەینەوە ئەگەرنا ئێمەش پێمان خۆش بوو وەکو پێشووتر دەرکەوین و لەگەڵتانە بە ڤیدیۆ زیاتر بێت بەڕێزان لایک و کۆمنتان لە یاد نەچێ وەکو وتمان بە تایبەت کۆمنت بۆ پرسیارەکانتان بۆ ئەوەی ڤیدیۆکانمان بگاپێتان و زانیاری ورترتان پێ بگات بەردەوامە بین لە بەشەکان کۆلێژی زانست بەشی کیمیا لە کۆلێژی دەرمانسازی وەردەگیرێتەوە کۆلێژی زانستە تەندروستیەکان کیمیای ژیانی کلینکی لە کۆلێژی دەرمانسازی بە هەمان شێرەوە وەردەگیرێتەوە کۆلێژی کشت و کاڵ بەشی زانستی ئاژەڵ کۆلێژی ڤێرتەرنەری پزیشکی وەردەگیرێت هەروەها کۆلێژی کشت و کاڵ بەشی بەروبوومی کێڵگەی و باخداری لە کۆلێژی زانست بەشی بایۆلۆجی وەردەگیرێت کۆلێژی زانست بەشی ژینگە بەمەرجێک لە خولی یەکەم دەرچوو بێت و کۆنمرەی لە 180 کەمتر نەبێت و لەوانەکانی فیزیا و ماتمات لە پۆلی 12 کۆنمرەی لە 160 کەمتر نەبێت واتە لە 80 کەمتری نەبێت لەو دوو بابەتە لە کۆلێژی ئەندازیاری سەرچاوەکانی ئاو وەردەگیرێتەوە کۆلێژی کشت و کاڵ بەشی خاک و ئاو بەمەرجێک لە خولی یەکەم دەرچوو بێت و کۆنمرەی لە 180 کەمتر نەبێت و لەوانەکانی فیزیا و ماتماتیک لە پۆلی 12 لە 160 کەمتر نەبێت لە کۆلێژی ئەندازیاری سەرچاوەکانی ئاو وەردەگیرێتەوە وەکوتمان بەڕێزان زۆر خۆتان بە نووسینەکانەوە خەریک مەکەن تەنها ناوی کۆلێژەکە و مەرجەکانی بزانن بۆیە لێمان بێزار مەبن لە زۆری نووسینەکان ئەو دوو جەدوەلە زۆر گرینگە بۆ ئەوەی قوتابی زیاتر خۆی ماندوو بکات هەوڵی زیاتر بدات تاو لە کۆلێژە هاوتاکانی پلە بەرزەکان یا کۆنمرە بەرزەکان وەربگیرێتەوە چونکە خۆماندووکردن لەم شوێنەیە زۆر گرینگە باشە بە قوربان کۆلێژی کشت و کاڵ
بەشی لە کۆلێژی زانست بەشی کیمیا وەردەگیرێتەوە. کۆلێژی کشتتوکاڵ بەشی کارژێڕی کشتتوکاڵی و پەرەپێدانی ناوچەی گوندنشین، کۆلێژی کارژێڕ و ئابووری بەشی کارژێڕی وەردەگیرێتەوە. کۆلێژی زانست بەشی فیزیا لە کۆلێژی ئەندازیاری بەشی کارەبا وەردەگیرێتەوە. کۆلێژی زانست بەشی ماتماتیک لە کۆلێژی ئەندازیاری بەشی شارستانی وەردەگیرێتەوە. کۆلێژی زانست بەشی کۆمپیوتەر لە کۆلێژی ئەندازیاری بەشی پرۆگرامسازی وەردەگیرێتەوە. کۆلێژی زانست بەشی جیۆلۆجی لە کۆلێژی ئەندازیاری بەشی جیۆتەکنیک وەردەگیرێتەوە. سکوڵی زانست پترۆلیۆم ژیۆساینزی نەوت کۆلێژی ئەندازیاری بەشی نەوت وەردەگیرێتەوە. وە کۆلێژی کارژێڕی و ئابووری بەشی ئامار لە کۆلێژی زانست بەشی ماتماتیک وەردەگیرێتەوە. ئەمە ئەو کۆلێژ و بەشانە بوو کە لە کۆلێژە هاوپسپۆڕەکان یا هاوتاکانیان لە کۆلێژە کۆنەمرە بەرزەکان وەردەگیرێنەوە. ئەلێرەیە بڕگەی یەکەم تەواو بوو لە خاڵی یەکەم. بەردەوامەبین لەگەڵتانە لە ڤیدیۆکانی داهاتوو بۆ ئەوەی بڕگەکانی تریشتان بۆ ڕوون بکەینەوە. بەڕێزان لایک و کۆمنت و سەبسکرایبی چەناڵەکەمان لە یاد مەکەن. بە لایکردنی ئێوە و زۆربوونی ڕێژەی لایکی کەناڵی ئێمە ئەوە بە ئاسانی ڤیدیۆکانمان بەرەو پێشتر دێت و لە کاتی گەڕان بە دوای ڤیدیۆکانمان ئەوە ئاسانکاری زیاتر لەلایەن یوتیوبە بۆ ئێوە ئەکرێت، چونکە بە زیادبوونی لایکی ئێمە پێشنیاری کەناڵەکەیمەوە ڤیدیۆکەمان زیاترە بێ بۆ ئێوەی بەڕێز. هاوکارمان بن بە لایک و کۆمنتەکانتان. لە کۆتایی ڤیدیۆکەماندا 2 ڤیدیۆ بۆ ئێوەی بەڕێز پێشنیارەکەین. ئەگەر بینیتان و سوودتان لێ بینی کە دڵنیای سوود بەخشە بۆ ئێوەی بەڕێز، ئەوە هاوڕێیانتان قوتابیان و ئەزیزانتان ئاگادار بکەنەوە و شێری بکەن بۆیان، بەڵکو ئەوانش سودمەند دەبن لە ڤیدیۆکانمان. ئای لەم قسە جوانە. ئەیترسێنێ. فلیمانریژەکانێ بەردەزات تەقاکە. سڵاوتان لێبێ و هاتینەوە خزمەتتان. دوایەوە چی بڵێم؟ دوێنێ لە بەرسا مردین لەگە کانگە حوسینە. وەڵاهی لە تو پیسکە ڕەزیلتر نییە. ڕەزیلەنە وەڵا. تخوا دوێنێ بۆ خۆت کرداخەوە. بەس دەترسەوەی تۆزێ خواردنمان بۆ نەیەنی؟ مەجبوری بڵێ ئا. دەمزانیت ئەوە کەواب دەکەی. کەباب.